بە براوی $50 کارتی مۆبایل تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە. هەر ئێستا سبسکرایبی ئەم کەناڵە بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لینکەکەیم بۆتان داناوە. ڕاستەوخۆ ناوتان دەچێتە تیر و پشکێکەوە بۆ بردنەوەی $50 کارتی مۆبایل. کاتێک کەناڵەکە دەگاتە 17,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا و کارتەکان بەسەر 5 کەسیشدا دابەش دەکات. ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن، هەروەها کەناڵێکی زۆریش جوانە، هەمیشە لایڤ ڤیارەکانی تێدا دەکاتەوە. دڵنیابن لە سبسکرایبکردنی ئەم کەناڵە پەشیمان نابنەوە. مەترسیدارترین زیندانی کراوەکانی مێژوو باوەڕ ناکەی چیان ئەنجام داوە. سڵاوتان لێبێ هەوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامۆ لای ئێوەی ئازیز و خۆشەویست. بێگومان بەندین خانەکان ئەو شوێنانن کە هەرگیز ئارەزووی سەردانکردنی ناکەین، بەڵام هەندێک لە تاوانبارەکان بە زۆرێک مەترسیدارن کە تەنانەت دژایەتی خۆشیان دەکەن و پێویستیان بە شوێنی زۆر لەوە خراپتر هەیە هەتا نەتوانن هەڵبێن تێیدا. لەم ڤیدیۆیەدا مەترسیدارترین زیندانی کراوەکانی جیهان دەبینین، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پاڵپشتیمان بکەن بە لایککردنی ڤیدیۆکە و لە بیرشی نەکەن. ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدیۆکە بکەین. ریچارد کۆکلینسکی لە تێرزی سیتی لە ویلایەتی نیوتێرزی ئەمریکی لەدایک بووە، بە منداڵێکی سەختدا تێپەڕیوە و لەلایەن دایک و باوکی لێدراوە و هەڕەشەی لێکرا و دەست درێژی جەستەیی کراوەتە سەر. کاتێک تەمەنی گەیشتە 14 ساڵان لەگەڵ هاوڕێکانی بۆسییان بۆ بەرپرسێک دانا و کوشتیان. پاشان کۆکلینسکی بووە خاوەنی ناوبانگێکی خراپ و بۆ یەکێک لە گومان لێکراوەکان لەلایەن پۆلیسەوە. هەروەها بۆ بکوژی ژمارەیەک لە ئەمریکا نزیکەی 200 کەسی کوشتووە لە ماوەی ژیانیدا و لە ساڵی 1986 دەستگیر کرا و درایە دادگا بە تۆمەتی کوشتن. پاشان لە شوێنی ئەمنی لە ناوەندی فرانسیسی پیرۆز فیدرێنتۆن نیوچێرزی کۆسی دوایی کردووە. فرێد ڕێلسی باتشر لە شاری زیورخی سوئیسرا لە ساڵی 1944 لەدایک بووە. منداڵێکی ناومێدانە ژیاوە و کاتێکش گەورە بوو هیچ کارێکی نەدۆزیەوە. لە نیگەرانیەکی زۆردا دەژیا بەهۆی هەوڵە شکست خواردوەکانی لە ژیاندا. لە کۆمەڵێک شوێنش ناوی تۆمار کرا بەهۆی ئەو کارە قێزەونانەی کە لەگەڵ منداڵاندا دەیکرد. دوای ئەوەی ساڵانێکی لە زیندان بەسەر برد، دوای ئەوە لە 7 سپتەمبەری ساڵی 2001 لە زیندان دەرچوو. بەجلی ئەفسەرێکی پۆلیسەوە چووە ناو پەرلەمانەوە و ژمارەیەک لە سیاسی و ڕۆژنامەنووسی گول لە باران کرد. بەو هۆیەوە 14 پەرلەمانتاری کوشت و 18 دیکەشی بریندار کرد. پاشان خۆشی کوشت. ئەو ڕووداوە شۆکێکی جەماوەری دروست کرد بەهۆی ئەوەی یەکەم جارە ڕووداوێکی ئاوا لە سوئیسرا ڕوو بدات. هارلۆن شیپما پزیشکێکی بەریتانی بوو. لە ساڵی 1970 دەرچووی خوێندنگەی لیدزی پزیشکی بوو کە نزیکەی 218 تاوانی کوشتنی ئەنجامدا تا ساڵی 1998 کۆمەڵێک لە هاوپیشەکانی ترسی خۆیان ڕاگەیاند. ئەویش لە بەرزبوونەوەی ڕێژەی مردن لە ناو نەخۆشەکانی شیپمان. بەو هۆیەوە پۆلیس لێکۆڵینەوەیان لەگەڵدا کرد. پاشان بۆیان دەرکەوت کە بڕی زۆرتر لە دەرمانی هۆشبەری پێداون و دەرکەوت کە نزیکەی 80% مردووەکان بە ساڵات چوون. حکمی زیندانی هەتایی بۆ دەرچوو، بەڵام لە ساڵی 2004 خۆی لە سێدارەدا. جیراڵت جۆن زایفەر لە ئەتڵەنتا لەدایک بووە و لەگەڵ خێزانەکەی گواستیانەوە بۆ فلۆریدا. کاتێک منداڵ بوو خولیایەکی جەستەی سەیری هەبوو، وەک چۆن حەزی لە کوشتنی ئاژەڵان بوو. لەگەڵ ئەوەشدا کەسێکی زۆر زیرەک بوو. تێکرای زیرەکەکەی لە ساڵی 1960 گەیشتە نزیکەی 130 لە 100 کاتێکش گەورە بوو بۆیە ئەفسەری پۆلیس لە ویلایەتی فلۆریدا. نزیکەی 30,000 هەوڵیدا بوو گێسەڵی جەستەیی بە ژن و کچی کەم تەمەن بکە. لە حوزەیرانی ساڵی 1972 دوو کچی هەرزەکاری ڕفاند و بردنی بۆ دارستانێکی چڕ بە مەبەستی دەستدرێژی کردنە سەریان، بەڵام چەند کەسێک بینیان و هەواڵیان بە پۆلیسدا و دوای ئەوە ساڵێک بند کرا. پاشان دوای ئەوەی کە ئازاد کرا گەڕایەوە دوو کچەکەی کوشت و دادگا بە تۆمەتی کوشتن حکمی زیندانی هەتایی بۆ دەرکرد. جیمی مودی لە سەدەی ڕابردوودا ترسناکترین پیاوی جیهان بووە.
هێرشکەری ژمارەیەکش بووە بۆ ماوەی چەندین ساڵ کۆمەڵەیەک چەکداری دروست کرد کە بووە بەناوبانگترین گروپی چەکداری لە جیهاندا. دوای ماوەیەک لە زیندان مودی بڕیاریدا ببێتە ئەندام لە سوپای کۆماری ئێرلەندی و لە ناو سوپادا بۆ بکوژێکی نهێنی. حکوومەتی مارگرێت تاتشتا دەستەیەکی لە سوپا ڕاستپارد بۆ کوشتنی مودی. لە ساڵی 1979 جیمی مودی لە هۆتێلێک لەلایەن کۆمەڵە هێرشکەرێکی نادیارەوە کوژرا. سینۆهایها سەربازێکی فینلەندی بوو و قەناس بەدەستیش بوو لە جەنگی زستان کە لە ساڵی 1939 ڕوویدا کاتێک یەکێتی سۆڤیەت هێرشی کردە سەر شاری لەندەن. هایها تفەنگەکەی بەکارهێنا بۆ کوشتنی نزیکەی 500 کەس و یەکێتی سۆڤیەت هەوڵیدا لێی ڕزگار ببێ بۆ یەک گول لە باران کرا و لە ساڵی 1940 بریندار بوو بە برینیەکی قوڵ لەگەڵ ئەوەشدا تا تەمەنی 97 ساڵی ژیاوە. سیۆنگ هۆی چوو لە سیئۆلی کۆریای باشوور لەدایک بووە. سەفەری کردووە بۆ ئەمریکا کاتێک تەمەنی 8 ساڵان بووە. لە ڕادە بە دەرهێمن بووە. دکتۆرەکان گوتیانە کە تووشی نەخۆشیەکی عەقڵی بووە و بۆ هۆیەوە خراوەتە بەر پەروەردەی تایبەتی. لە کاتژمێر 5 بۆ 7 بەیانی ڕۆژی 16 نیسانی ساڵی 2007 دوو قوتابی کوشت. پاشان ڕۆژ بۆ زانکۆی فێرجینە بۆ تەکنەلۆجیا و مامۆستا و قوتابیەکانی گول لە باران کرد و 30 کەسی کوشت و 25 دیکەشی بریندار کرد. تۆماس هامیلتۆن لە ساڵی 1952 لە گلاسکۆ لە سکۆتلەندا لەدایک بووە و لە منداڵیدا کەسێکی بێدەنگ و ساردەلاو بوو و لە 13 مارس لە ساڵی 1996 سوێنێ و قوتابخانەی دابلینی سەرەتایی و لە ڕێگەی دەمانچەیەکەوە 16 خوێندکار و مامۆستایەکی کوشت. دواتر چوو بۆ قوتابخانەی هامیلتۆن و ڕووی کردە هۆڵی یاریە وەرزشیەکان کە تەقەی لەسەر منداڵێکی بچووکی بێتاوان کرد. دواتر ڕووی کردە یاریگاکە و چەند تەقەیەکی شێتانی بە 4 دەوری خۆیدا کرد. دواتریش فیشەکێکی نا بەخۆیەوە و گیانی لەدەستدا. ویلیام کالی لە مەیامی فلۆریدا لەدایک بووە. تەمەنی منداڵی بە شێوازێکی ئاسایی تێپەڕاندووە. پاشان بووە بە سەرباز و پلەیەکی بەرزی هەبووە لە ساڵی 1967 و لە کاتی جەنگی ڤێتنامدا هێزەکانی ئەمریکا بەستەرکردایەتی ئەو ڕەشکوژیەکی گەورەیان ئەنجامدا بە ناوی ڕەشکوژی یاخود کۆمەڵکوژی مای لای لە باشووری ڤێتنامدا کە زیاتر لە 500 هاوڵاتی بێتاوانی کوشت کە زۆربیان ژن و منداڵ و کەسانی بە ساڵاچوون بوون. ئەم سەرکردەیە هەمیشە خەریکی دەستدرێژیکردن بووە سەر هاوڵاتیان و کەسانی بێتاوان. جاسی دەستدرێژی جەستەیی بێ یاخود دەستدرێژی سەرمافەکان بێ یاخود لێدان و ئەشکەنجەدان بێ و کاتێک ئەم سەرکردەیە دەستگیر کرا لە دادگا بڕیاری زیندانیکردنی هەتایی بۆ دەرکرا. جۆن ئاڵن لە باتون ڕۆزی لویزیانە لەدایک بووە. لە تەمەنی گەنجیدا بوو بە شوێنکەوتووی ئامێری پاراستنی نیشتیمانی. دواتر سوێنێ و هێزی ئەمریکیەوە و ڕاهێنانێکی باشی ئەنجام دەدا وەکو میکانیکیەک و شۆفێری بار هەڵگرێک. لە ساڵی 1994 دەرچووە لە سوپای ئەمریکی و سوێنێ و ژیانی دزیکردن و بازرگانی ناشەرعی هەروەها کاری دروستکردنی ناسنامەی ساختە و کارتە تایبەتیەکانی دەکرد. دواتر دەستی کرد بە کاری کوشتن و مادەی هۆشبەر و لە یەکێک لە کردەوەکانیدا 11 کەسی کوشت و 3 کەسی تریشی بریندار کرد و لە کۆتاییدا بەهۆی دەرزی لێدانێکی هەڵەوە گیانی لەدەستدا. جەیسۆن بارنوم تەمەنی 41 ساڵە و ناسراوە بە تاتۆ سەیرەکی سەرڕوخساری و زۆر تاتۆی لەسەر جەستەی کردووە. لە ساڵی 2012 دەستگیر کرا و لە ناو دادگا دانی بە تاوانەکەی خۆیدا نا و گوتی کە تەقەی لە ئەفسەری پۆلیس کردووە و دوای ئەوە پۆلیسەکان چاوێکان بە چیرۆکی ژیانی داخشاند. بینیان کە زۆر تاوانی قێزەونی ئەنجام داوە و بۆ ماوەی 22 ساڵ زیندانی کرا و لە نێو دادگادا گوتی هەمووان دەزانن من کەسێکی جوان نیم و دانی بەوەشدا نا کە ئەو کارانی ئەنجامی دا و کارێکی باش نەبوونە و بەڵێنیدا کە جارتر دووبارەی نەکاتەوە. تاوانی کام لەم زیندانی کراوانە لە هەمووی قێزەونتر بوو لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسە و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بووی. ئەگەر ڤیدۆکەمت بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکە و هەروەها ئەم ڤیدۆیە شەیر بکە لەگەڵ هاوڕەکانتدا و زۆر سوپاستان دەکەم ئەگەر سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن و بە ئاگاداری بۆتان بێ
و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. هەر ڕەخنە و پێشنیارێکتان هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بێت.